لا یادی ڕاپەڕینی دەربەندیخان و لە ڕێوڕسمی پەردەلادان لە سەر پەیکەری پۆلێک لە شەهیدی قارەمانی ئەو قەزایە کە لە قۆناغە جیاجەکانی خەباتدا شەهید بوون لاور شێخزەنجی لێپرسراوی ئاژانسی پاراستن و زانیاری سلاح زانیاری هەرێمی کوردستان لە وتارێکدا ئاماژەی بۆ داستانە پڕسەروەریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد و ڕایگەاند ئەو هەزاران شەهیدەی ڕێبازی یەکێتی سحریمانەوە و هەستانەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەو حیزبەش هەزاران شەهیدی دابێت هەرگیز ناکەوێت. و هەزاران هەزار شەهید و تێکۆشتەری تری ڕێبازی یەکێتی سحریمانەوەی هەستانەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانە. یەکێتیەک ئەم هەموو شەهیدەی هەبێت قەت ناکەوێت. ئەوانەی لە زەرگای خوێنی ڕژاوی شەهیدانی یەکێتی بۆ ڕزگاری تێنەگەیشتون، ئەوانەی لە لووتکەی بڵندی ئازایەتی پێشمەرگەی یەکێتی لە پاکی و پشوو درێژی و ورەبەرزی و سادەیی و ڕازگۆیی و ئازادی خوازی یەکێتیەکان تێنەگەیشتون، ئەوانەی لە دڵی شێری بنەماڵەی شەهیدان و سەروەرەکان تێنەگەیشتون، لە چاوەڕوانی دایکی شەهید و لە سحریمانەوەی یەکێتیش قەت تێناگەن. لە بەردەوامی وتەکانیشیدا لاور شێخزەنجی ئاشکرای کرد یەکێتی ئایدۆلۆژیایە بۆ پاراستنی نەتەوەیەک لە ناوچوون ئەو بوو پاش هەرەزڕێی نەدا گەلی کوردستان بکەوێ شۆڕشی نوێی هەڵگیرساندەوە. یەکێتی نیشتیمانی ئایدۆلۆژیایە بۆ پاراستنی نەتەوەیەک لە ناوچوون، ئەو بوو پاش هەرەس ڕێی نەدا گەلی کوردستان بکەوێت، ئەو بوو پاش شۆڕشی نوێی هەڵگیرساند و شار و گوند بنبەرد و ئەشکەوت و سەرڕەبایی دوژمن بوون بە ناونیشانی چالاکیەکانی. یەکێتی هێزە و ورەیە، ئەو بوو لە بەرامبەر بەعسی ئەفلەقی، لە بەرامبەر تەعریب و تەبعیس مەشخەڵانی شۆڕشی نوێی هەڵگیرساند. کوردستانی پاراست بە مەفرەزە و تیپ و پارتیزانی کۆمیتە و مەڵبەندی پێکێنا، پێش بەهار کەوت و شانازی ڕاپەڕین و درێژخایەنترین ئەزموونی حکومڕانی خۆی بەخۆی لە هەرێمی کوردستان بەم گەلەستەم دیدەیە بەخشی. لاور شێخزەنجی وتیشی یەکێتی حزبی شەهیدان و هەموو تێکۆشەرانی کوردستانە خاوەنی چەندین داستانی مێژوویە لەبەر ئەوە دەبێ هەڵەکان ڕاست بکاتەوە و ڕابەر و بڕیاردەر بێ لە گۆڕەپانی سیاسی کوردستاندا. یەکێتی نیشتیمانی یەکێتی هەموو تێکۆشەرانی کوردستانە، یەکێتی ئێوەیە کە خوێنتان بۆ بەخشیوە، یەکێتی ئێوەیە کە هیواتان پێیەتی، یەکێتی ئێوەیە کە ئەبێت هەر لەبەر ئێوە هەڵەکانی ڕاست بکاتەوە. ئێمە کە ئەمڕۆ لەبەر دەمشکۆی مانەوەی یەکێتی ڕاوەستاوین، یەکێتیەکمان دەوێت لە ئاست قوربانیەکانی ئێوەدا بێت، ڕابەر بێت، بڕیاردەر بێت، یەکلاکەرەوە بێت و چالاک بێت و لە هەموو کات زیاتر سەوز و گەشاوە و سەرفراز بێت. هەر لە ڕێوڕسمی پەردەلادان لەسەر پەیکەری پۆلێک لە شەهیدی قارەمانی دەربەندیخان لاور شێخزەنجی باسی لەوەش کرد بۆ ئەوەی یەکێتی بگەڕێتەوە بۆ هەڕەتی لاوی و دەسەڵاتی خۆی لە بەستی کوردستاندا بسەپێنێت پێویستە درێژە بە ڕێگەی ڕۆشنی سەرۆک مامجلال بدات و بەوەش دەتوانێت یەکێتێکی هەمیشە سەوزتر بێت. دڵنیابن پشتبەستوو بەخوا و ڕێگەی ڕۆشنی مامجلال و ئەمەکداری ئێوە ئەو ڕۆژەی کە یەکێتی سەوزتر لە جاران بگەڕێتەوە هەرەتی لاوی و دەسەڵاتی خۆی لەناو بە بەستی خاکی کوردستان بسەپێنێت زۆر نزیکە. لە کۆتاییشدا و لە بەردەم بنەماڵە و کەسوکاری شەیدانی یەکێتی لاور شێخزەنجی دووپاتی کردەوە ئەوانەی دەیانەوێت یەکێتی لە شکست بگلێن و ناوبانجی بزڕێنن یان بەدیلی بۆ بدۆزنەوە بێ ئاگان لە سەوزی بەهاری ڕۆحی یەکێتیەکان وتیشی بە پێی ئەو پلان و بەرنامەی لەبەردەستمانە زۆری نەماوە یەکێتیەکی نوێ و یەکلاکەرەوە بەهێز سەر دەربێنێت.